ئەم کاتان باش هیوادارە هەمووتان لە خۆشی و شادی دابن تۆزێک ڕادەوەستین تا هاوڕێیان یەک دوو هاوڕێ دێنە سەرخەت دەنگەکانمان تاقی بکەینەوە ئەو هاوڕێیانەی لە سەرخەتن تکایە شتێکم بۆ بنووسن بزانم دەنگ ڕەنگ کێشەیەک هەیە یان دەنگ باشە هاوڕێیان تۆزێک ڕادەوەستین هاوڕێیان تکایە شتێکم بۆ بنووسن بزانم دەنگم باشە هاوڕێیەک شتێکم بۆ بنووسێ دەنگم چۆن دەنگم باشە یان خراپە دەنگم دێ هاوڕێیان هاوڕێیەک تکایە شت بنووسێ دەنگ و ڕەنگ هەردووک باشە زۆر چاکە کاکەڕوان زۆر زۆر سوپاس هاوڕێیان سووریا هەتاوەکو ئێستاش لە ڕۆژەوی سەرەکی جیهاندایە نەوەکو ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەتەنیا بەڵام لە پەنای سووریادا لەگەڵ سووریادا ئەتوانین بڵێن هەندێک ڕۆژەوی دیکەش لە ئارادانە یعنی ناکۆچی نێوان تورکیا و ئێران وا دیارە زیاتر بەرز دەبێتەوە بەرز بووتەوە ئەمانە واتایچین لە هەمان کاتدا لە هەواڵەکاندا حتمما بینیوتانە هێرشە نوێیەکانی ئیسرائیل بۆ سەر سەنعا بۆ سەر پایتەختی حوسیەکان ئەمە چ واتایی دەگەینێ وا دیارە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەوەی لە غەزە لوبنان پاشان گەیشت سووریا ئێستاکە ناچێتە ئێران بەڵام دەچێتە سەنعا هەروەکو پێشتریش باسمان کرد لە نەخشەی ئیسرائیل و ئەمریکادا لە پیلانی ئیسرائیل و ئەمریکادا لێدانی ویانیش ڕووخاندنی دەوڵەتی ئێران بە شێوەیەکی سەربازی لە ئارادانیا ئەمە نیشانی دەدا ئەگەر لە ئارادا بووایە دەبوایە لە دوای سووریا گەیشتبایە عێراق ویانیش گەیشتبایە خودی ئێران بەڵام ئەمە نەکرا تەنانەت ئەو هێرشانەی کە هەری دوای ئیسرائیل ئەنجامیدان بەتەنیا وەڵامدانەوەیەکی کورتخایەن بوو و دوای ئەمە کۆتایی پێهێنا پیلانی ئەمریکا شتێکی دیکەیە کە هەوڵەدەم باسی بکەم هاوڕێیان لە سووریادا ئیتر جم و جۆڵە دیپلۆماسیەکان بەردەوام دەبن بەردەوام دەکەن هەتاوەکو ئێستا حکوومەتی جۆلانی لە نێوان تورکیا و ئەمریکادا ئیتر ئەتوانین بڵێن گۆشەگیر بووە چەقی بەستووە لە هەمان کاتدا هەوڵ ئەدا بە هەموو شێوێک لە شێوەکان لە نێوان هەموو هێزەکاندا هاوسەنگێک بپارێزێ ئەمەیان دیارە تورکیا لەو هەڵمەتەی کە لەسەر سووریا ئەنجامدرا بێگومان لە ماوەی کورتخایەندا قازانجی یەکەمە هەروەکو لە لیبیاشدا ئەوەمان بینی کە لە لیبیادا ئیتر تورکیا دوای ئەوەی کە توانی پایتەخت جەرابڵوس لە دەستی هێزەکانی حەفتار و ئەمانە بپارێزی لە هەمان کەدا هەردوای ئەوە چوو پرۆتۆکۆلێک ویانیش گرێبەستێکی دەریایی ئەنجامدا لە جەرابلوسەوە بۆ دەریای سپیناوە ڕاست و هەتا ئەدەنە و مێرسین یعنی خەتێکی دروست کرد لە نێوان ئەفریقا و ئاسیادا ئەتوانین بڵێن و لەمەدا بینیمان کە تورکیا لە ماوەی کورتخایەندا بەڵێ سەرکەوتوو بەڵام زۆری پێنەچوو ئاکتۆری دیکە هاتنە ناو مەیدانی گەمەکە و ئەو گەمەیان لێ تێکدا لە سووریاشدا وا دەبێت چۆن لە لیبیا مسر هاتە ناو گەمەکە و مسر و یۆنانستان لەگەڵ قۆبرس پەیمانی نوێیان ئەنجامدا ئەو خەتەی کە لە نێوان جەرابلوس و ئەدەنە و ئیزمیردا تورکیا دەویست سازی بکە ئەمەیان پەکخرا هەتاوەکو ئێستاش ئەنجامی پێویستی وەرنەگرتووە لە سووریاشدا وا پێدەچێ بە هەمان شێوە بێت هەر لە بۆ هەندێ تەماشا دەکەین وەزیری دەرەوە هاکان فیدان سەردانێکی کتوپڕی بۆ جاری دووەم ئەنجامدا و لە سەردانەکەیدا ئەمەی یان لە دوای سەردانەکەدا ئەو لێدوانانەی کە بینیمان وانش ئەو هەوڵانێک کە بینیمان بە تایبەتیش هەوڵی یەکخستنی هێزە چەکداریەکان
لە دەوروبەری هەتەشەدا لە دەوروبەری وەزیری بەرگری نوێی هەیەت تەحریر الشام ئیتر ئەمە وا پێدەچێ لە دوای پیلانەکەی هاکان فیدانەوە بوو هاکان فیدان ئەو پەیامەی بە گوێی جۆڵانی گەیان دەبێت کە تورکیا لە کۆنەوە لە ڕەوشە ئاڵۆز و زەحمەتەکاندا توانیوێتی بەرگری بکە لە بەرامبەر ئێران لە بەرامبەر سووریا لە بەرامبەر رووسیادا و توانیوێتی لە پشت ئێوە ڕابوەستێ ئێوەی گەیاندە ئەمڕۆ لەمە دواش بەردەوام دەبین ئێمە ئەمر و تعلیماتتان پێ نادەین ئێمە ڕێز لە سەروەری سووریا دەگرین بەڵام یەک مەرزمان هەیە دەبێت ئەو مەرزەمان بۆ جێبەجێ بکەن ئەویش ئەوەیە ناوێ بە هیچ شێوەیەک ڕێگا بە ئۆتۆنۆمی کوردەکان بدرێ ویانیش ڕێگا بە چەکدارکردنی یەوانیش بەردەوامکردنی پێگەی چەکداری هێزەکانی سووریای دیموکراتی و یەپەگە بمێنێ بەڵام لەولاوەتر ئەمریکا هەیە ئەو پیلانە کەی نێهات ئەو پیلانە لە کاتێکدا هات کە پیلانی یەکەم وانش پیلانی پیلانی ئەی تورکیا جێبەجێ نەکرا پیلانی ئەی چی بوو بەهێزی خۆی و لە ڕێگای هێزەکانی سووریای سوپای سووریای نیشتیمانی SMO بتوانێت هێرش بکە SMO لە تا ڕەفعات لە شەهبە هێرشی ئەنجامدان و تورکیاش ویستی لە کوبانی هێرش ئەنجامدا سوپاکەشی کۆکردەوە بەڵام ئیتر وا پێدەچێ ئەمریکا لەوێوە ڕێگای پێنەدا لەوێوە ڕای کرد و لە هەمان کاتدا هێزەکانی سووریای دیموکراتیش تێکیش لە ناوچەی دەوروبەری ئاوی فڕاتدا هەڵمەتێکیان دەست پێکرد بەڕای من ئەو هەڵمەتە ناگاتە ناو ناوەندی شاری مینبیس بەڵام لەو هەڵمەتەدا هێزەکانی سووریای دیموکراتیک دەیانەوێ دەوروبەری سەدی تشرین بە تایبەتی و پردی کەڕەکۆزاخ کە پردێکە لە مینبیج دەپەڕێەوە بۆ کوبانێ ئەو پردە بپارێزن هەڕەشەکان لەسەر ئەو ڕێگایەدا نەمینن ئەوە نیشانیدا کە پیلانی ئەی دەوڵەتی تورکیا جێبەجێ نەکرا بۆیە پیلانی بی خسترایە دەور پیلانی بی چیە پیلانی بی تورکیا ئەڵێ تاڵ من بەخۆم هێڕش ناکەم هێزەکانی وانی سوپای نیشتیمانی سووریا SMO هێڕش دەکا ئەوانە سوپایەکی جیاوازن سەر بە ئێمە نین ئەمانە خەڵکی سووریان و بە هەمان شێوە لە هەمان کاتدا بەشی دووەی پیلانی بی ئەوەیە ئیتر بە حکوومەتی ئێستای شام بڵێ لە مەودووە ڕێگایەک بۆ پێگەیەکی یاسایی هێزەکانی سووریای دیموکراتیک نەماوە لە بۆ هەندێک یەک بگرن و هێزەکانی سووریای دیموکراتیک بە لەناو ئەو یەکگرتنەدا نەبن ئەمە پیلانی بیە ئیتر ئەو پیلانە بیە لە ڕووی دیپلۆماسی لە ڕووی قانونی شەوە بمانەوێت نەمانەوێت هەندێک کێشە دروستەکە یعنی هەندێک کێشە دروستەکە ئەو پرسیارە دروستەکە هەموو هێزەکان بوون یەک ئێوە بۆ نەبوونیەک هەموو هێزەکان چەکیان دانان ئێوە بۆ چەکدانانێن لە ڕاستیدا شتێکی وانە یعنی هەموو هێزەکان بڵێ چەکیان داناوێەوە هەموو هێزەکان پێشتر بەشی زۆریان بەیعەتیان بە هەیەت تەحریر الشامدا بوو لە حکوومەتی ئیدلیبدا و ئەمانە بە زۆر بە زەبری شەق بەیعەتیان بە هەیەت تەحریر الشامدا بوو و ئەمانە بەیعەی خۆیان درێژە پێدا لە بەرامبەر ئەوەدا هەندێک پۆستیان پێدا و ئەو پۆستانش لەو ناوچانن کە بەشێکی زۆر لە عەلەویەکان و لە مەسیحیەکان لەو ناوچانەدا دەژین مەبەستمان حەلەب حەما حومس و دەوروبەری دیمەشقیش ینی بەرزاییەکانی دیمەشق لەو شوێنانەدا لە بەرنامەی پێشودا ناوەکانم هێنان ئەو پۆستانە بەچێدراون و ئەمە تەماشا دەکەین ئەو کارەی ئەنجامدا بەڵام هەتاوەکو ئێستا حکوومەتی شام بەڕسمی لەگەڵ هێزەکانی سووریای دیموکراتیک دانەنیشتووە لەگەڵ هیچ لایەنێکی کوردی دانەنیشتووە ئیتر باس لەوە دەکرێت و ئەو باسە هەتا حدێک من تاکیدیشم کردەوە لەلایەن
ئەو سەرچاوانەی کە لە ناو هێزەکانی سووریای دیموکراتیکدا ئەڵێم لە ناو هێزەکانی سووریای دیموکراتیکدا کە بەدەستم دەگەن نەوەکو لە ڕۆژئاوا و لە کوردستانی سووریادا دووبارە یەکەمەوە لە ناو دام و دەستگاکانی هێزەکانی سووریای دیموکراتیکدا سەرچاوەیەک پێ ڕاگەاندم بەڵێ دیداری نێوان مەزلوم عەبدی و بارزانی ڕاست بوو ڕۆژی سێشەمە ئەنجام درراوە لە هەمان ڕۆژدا گەڕاوەتەوە و لە هەمان ڕۆژدا ئێمە بینیمان کە بەرپرسیارێکی ئەنەکەسە و یانی شوەردێکی ئەنەکەسە لە میدیاکانی لە بۆ میدیاکانی پارتی دیموکراتی کوردستان قسەیان کرد وتیان ئێمە لەگەڵ مەزلوم عەبدی کۆبووینەوە و ئێمە شەرت و مەرجەکانمان پێڕاگەیاندون و چاوەڕێ دەکەین لە ڕووی کردداریەوە ئەو شەرت و مەرجانە پێک بێن ئیتر ئەمە بوو و ئیتر ئەمە کە ڕوویدا مەبەستەکە لێرەدا ئەوەیە کە کوردەکان بتوانن هەر هیچ نەبێ یعنی ئەو خاڵە لاوازە نەدەنە دەست دەوڵەتی تورکیا کە یەپەگا ویانیش هێزەکانی سووریای دیموکراتیک ویانیش ئیدارەی خۆسەری دیموکراتی نوێنەری کوردەکان ناکە لێرەدا ڕنگ بێ هەڵمەتەکەی مەزلوم عەبدی ئەوە بێ پێشتر لەلایەن گەلێک خەڵکی دیکە ئەو هەڵمەتە کراوە بەڵام ئەو هەڵمەتە بەتەنیا خەڵک نییە بەتەنیا مەزلوم عەبدی نییە لە پشت ئەو هەڵمەتەدا چەندین ساڵە فەڕەنسیەکان بەریتانیەکان ئەمریکیەکانان ئەی چەندین جارە پێیان وتونە ئێمە دەمان هەوێ بۆ ئەوەی کوردەکان هەمویان بە یەک قسە بە یەک دەنگ لەسەر یەک مێزکۆ بنەوە لە بۆ ئێمە ئاسانترە باشترە ئەو کاتە ئێمە توانین بە هاوپەیمانە گەورەکەمان هی ناتۆ مەبەستیان تورکیا پێی بڵێن کە کوردەکان ئەمە کوردەکانن ئەمە داخوازی ئەوانە دەتەوێ ئاسانکاری دەکەن لەگەڵ یاندانیشە و جۆرە داخوازیەکانیان بگرە بە ئەوانش جۆرە داخوازیەکانی ئێوە بگرن بەڵام هەتاوەکو ئێستا ئەمە پێک نات هۆکاری پێک نەهێنانی ئەمە بێگومە بمانەوێ و نەمانەوێ جگە لە دەوڵەتی تورکیا لە هەمان کەدا پارتی دیموکراتی کوردستان و پەکێکەش لەناو ئەو مەسەلێدا کەم تا زۆر پشکیان هەیە لەو کەم و کورتیانەی کە هەتاوەکو ئێستا ئەنەکەسە نەخراوەتەوە ناو پرۆسەی سیاسی و دیارە هەمووتان بۆچوونی من دەزانە من یەک زەڕە باوەڕم بە یەکێتی نەتەوەی و کۆنگری نەتەوەی و یەک ڕێزی کرد و ئەم جۆرە شتانە نیە ئەم جۆرە ئەمانە کۆمەڵێک خەیاڵ پڵاوی شاعیرانن کۆمەڵێک شتی ڕۆمانسینە ئەگەر نا هیچ میلەتێکی لە ناوەڕۆکدا یەک نییە میلەت لە کۆمەڵێک بەرژەوەندی کۆمەڵێک ئاراستا کۆمەڵێک بیرروبچوونی جیاواز پێکدن ئەوە دەبێ هەموو کەس بزانێ هەر کەسێک ئەمە نەزانێ ناتوانێت سیاسەتی ڕیالیستانە بکەم بەڵکو لە جیاتی ئەمە ئەکە ئیتیفاق هەبن ئیتیفاق هەیە ئیتیفاق دەبێ چەمکێکی ڕاست بێنی دوو لایەن ویانی سێ لایەن و چوار لایەن لەسەر بنەمای بەرژەوەندێکی تایبەت بەرژەوەندێکی کورتخایەن ویانیش دوورخایەن ڕێک بکەون ئەمە دەکرێت بەڵام یەکێتی نەتەوەی و کۆنگری نەتەوەی ئەم جۆرە شتانە نیە بەڵام بمانەوێ نەمانەوێ دوو پارچە بوون لەناو کوردەکاندا ئەمە بێگومان خاڵێکی لاواز دروستەکەوە تورکیا ئەتوانێت ئەمە بقۆزێتەوە وەکوتم ئەتوانێت بڵێ ئەوانەی کە من شەڕیان لەگەڵ دەکەم ئەمانە نوێنەرایەتی کوردەکان ناکەن فەرموو ئەوە تەماشاکەن ئەنە کەسەنە هەفتەش پارتینە هەڵبکی ئەو هەفتەش پارتیانە هەمویان پارتی تابێڵانە حتا هەندێکیان تابێڵاش نییە ینی بەتەنیا ناوەکەی هەیە شخصەکە دیار نییە شخصەکە دیار نییە چۆن ئێمە موچەی بندیوارمان هەبوون ویانیش ئێستاش هەن کە ناو هەیە بەڵام شخصەکە دیار نییە ویانیش جاش وەرەقەمان هەبوو ئێستا کە پێشمەرگە وەرەقەمان هەیە کەسێک بەناوی پێشمەرگە ناوی نووسراوە موچەکەی دێ بەڵام کەسەکە دیار نییە هەیە یان نییە نازانی بەردەیاندارە نازانین لە ناو ئەنە کەسەشدا ئەمانە هەن بەڵام هەرچێکی دەبێ بابێ واقعیەتی سیاسی شتێکی دیکەیە و لەو بارش بۆیە تەماشا دەکەین ئەو کەم و کورتیانەی کە ئەو منافەسەیە کە لە نێوان پەکەکە و پارتیدا هەیە بێگومان ئەمەش هەتا ڕادەیەک پشکی خۆی هەیە لەوەی کە ئەم ڕێککەوتنە ساز نەکراوە ئەم ڕێککەوتنە بمانەوێ نەمانەوێ لە بۆ وڵاتە خۆر ئاواییەکان دوو لایەنی لایەنێک باسم کرد لایەنێک ئەوەیە بۆ ئەوەی
لەسەر مێزەکەدا کە دادەنیشن بە تورکیا نەڵێتن کوردەکان کورد ئەنە کەسە نوێنەری کوردەکانە و پێدە نوێنەری کوردەکان نییە ئەمەیان یەک دووەمینیان لایەنێکی دیکەی لەبوو خۆر ئاوا ئەوەیە خۆر ئاوا نایهەوێ بە هیچ شێوەیە هێلکەکانی خۆی بخاتە سەبەتە یەک حیزب یەک لایەن یەک ئاراستەشی ناوێ ڕۆژ ئاوا سیاسەتێکی لیبرالی هەیە لیبرالیزم یعنی فرە لایەن جا ئەمە باش بێ و یانیش خراپێ ئێمە کۆمونیستمان هەیە یەک لایەنەیە حیزبێکی وەکو حیزبی کۆمونیستی چین نوێنەرایەتی هەموو چین دەکەن بەبێ ئەوەی هیچ گۆڕانکاریەکی بەسەردابێ بەبێ ئەوەی لە هەڵبژاردندا دۆڕان و سەرکەوتن هەبێ لە لیبرالیزمدا ئەم جۆرە نیە لە لیبرالیزمدا سیستەمێک هەیە ئەم سیستەمە زۆر بە ئاسانی ئەوەی گۆڕانکاری بەسەردا نایە و ئەگەر گۆڕانکاریشی بەسەردا بێت تەدریجینە لە هەمان کاتدا ئەو سیستەمە پشت بە یەک حیزب نابەستێ بەڵکو دوو حیزب و یانیش زیاتر دوو ئاراستە و یانیش زیاتر و لە هەمان کاتدا ئەمە لە ڕووی سیاسیشەوە بایەخێکی هەیە بۆ ئەوەی هاوسەنگەکان بپارێزن چۆن لە کوردستانی عراقدا لە بین یەکێتی و پارتیدا ئەمە هەیە بەڵام لایەنی نەرێنی ئەمەش ئەوەیە کە سیستەمی ئەوەی لە کوردستانی عراقدا هەیە ئەمە دووبارە بێتەوە یعنی 50-50 یان شتێکی لەو بابەتە هەر کەسێک جوگرافیای خۆی هەبێ هەر کەسێک ئاغای ناوچەیەک بێ ئەمانەشیان بە هەمان شێوە جا با بگەڕێینەوە سەر پیلانی بی ئەمە لە چوارچێوەی پیلانی بیدا تەماشامان کرد هەتا وەکو ئێستا تورکیا ئەو دوو پیلانی هەیە پیلانی ئەی سەر نەکەوت پیلانی بێ ئێستا هەوڵەدا جێبەجێ بکە لە پیلانی بێدا وەکو وتم هەتا ئێستاش هێزەکانی SMO بەردەوامن لە شەڕکردن لەگەڵ هێزەکانی سووریای دیموکراتیکدا لە هەمان کاتدا لە ڕێگای شامەوە لە ڕێگای دیمەشقەوە ئیتر هێدی گوشارێکی سیاسی و دیپلۆماسی ناڵێم عسکەری دەست پێ دەکا لەمەوە دووە لەسەر هێزەکانی سووریای دیموکراتیکە ئەوانیش دەبێت چەکەکانی خۆیاندانێن بێنە ژێر سەیوانی وەزیری بەرگری هەیئەت التەحریر الشام ئەمە بێگومان لە ڕووی سیاسی و لە ڕووی دیپلۆماسیەوە کاریگەری خۆی دەبێ بەڵام تەماشا دەکەین ئەمەشیان ڕەنگ بێ جێبەجێ نەکرێ بۆ جێبەجێ نەکرێ دەگەڕێمەوە سەری بەڵام ئەگەر پیلانی بی جێبەجێ نەکرا احتیمالی زۆرە من وە هەست دەکەم پیلانی سی هەبێ و پیلانی سی ڕەنگ بێ ئەگەر بێت و حکوومەتی نوێ هەتا حەدێک بتوانێ هاوسەنگی لە نێوان ئیسرائیل و تورکیادا لە نێوان تورکیا و هێزە خۆر ئاواییەکاندا بەریتانیا و فەڕەنسا و ئەمریکا بپارێزێ بەلایەکدا نەچێ و نەبێتە جیهادستانێکی تەواو ئیتر ئەم کاتە ڕەنگ بێ ئەوان یارمەتی دەربن و یانیش پێشنیار بکەن لە بۆ پیلانی سی پیلانی سی چیە پیلانی سی ئەوەیە کە هێزەکانی سووریای دیموکراتیک بە شێوێک لە شێوەکان ئەنتیگرەی و یانیش ئاوێتەی ناو سوپای نوێی سووریا هەر لە بۆ هەندێک تەماشا دەکەین ئەو پەیامانێک کە هێزەکانی سووریای دیموکراتیک دەیدەن هەتا حەدێک دەستنە ئەو ئاراستەیە هەتا ئەو پەیامانێک کە قەندیل دەیدا کە ئەڵێن ئێمە ئامادەین هێزەکانمان لەوێ بکشێنینەوە بەرەو ئەو ئاراستەیە دەچن کە پێم وایە لێدوانی بەعاقڵانن لێدوانی باش ئیتر بەڵام لە هەمان کاتدا تەماشامان کرد لە سووریادا لەو سێ چوار ڕۆژانەدا ئێمە کۆمەڵێک بابەتی جیاوازمان بینین یعنی وەکو ئەوەی ئەڵێن شامی شەریف شام بەڕاستی زۆر شەریف و ئارامیش نییە یعنی تەماشامان کرد لەو یەک دوو ڕۆژانەدا لە بەرامبەر عەلەویەکاندا بە تایبەتی و لە بەرامبەر کریستیانەکاندا ئیتر کۆمەڵێک هەوڵی لینچکردن کۆمەڵێک هەوڵی تەحەداکردن هێرشکردن
بۆ سەر ئەو دوو گروپە ئەنجامدران و دیارە ئەو گروپانە زیاتر لە ناوچەکانی حومس هەما و لە لازقیەدا دەژین لە ناو شارەکانیشدا نەبەن لە دێهاتەکاندا ینی زۆر کەس پێی وایە کە عەلەویەکان ژمارەیەکی زۆریان هەیە هەم پێشتر لە ناو سوپای ئەسەددا ژمارەیەکی زۆریان هەبووە هەم لە شاری حومس و حەما و دیمەشق و لازقیە ئەوانە هەمووی عەلەویە نەخێر عەلەویەکان کەمینیەکی فەقیرن بەڕاستی و زۆر دەسەڵاتیشیان نەبووە ینی پێشتریش لە ناو سوپای سووریادا ڕاستە ناوی عەلەوی دەرکەوتووە کە ڕژێمی سووریا ڕژێمێکی عەلەویە چونکە بەشار الئەسەد و بنەماڵێکی عەلەوی بەڵام عەلەویەکان بەو شێوەیە پۆست و شتی وایان نەبووە عەلەویەکان زۆربەی لە لادێکاندا لە دەشتەکاندا دەژین زیاتر خەریکی کشتوکاڵن لە سەدا هەشتای هێزە ئەمنیەکانی سووریا عەرەبە سونیەکان بوون یانی زۆر کەس ئەمە نازانێ ئەمە تێکەڵ دەکا بەڵام لە ئەساسدا شتێکی بەو شێوەیە نییە و ئێستا کە ئەمانە بڕووبیانووی جیهادیەکان ئەوەیە کە لە ناو ئەو شوێنانەدا و یانیش لە ناو عەلەویەکاندا کۆمەڵێک تاوانباری بەعسی سووری هەن و لە بەرامبەر ئەو ڕاپەڕینانە ئارگومنتێکی دیکە کە ئارگومنتێکی زۆر هەرزانە یعنی بڵێ ئەتۆوەڵە ئێران لە پشت ئەوەیە ئەم گێرە شێوەی نییە خۆی لە خۆیدا لە هەر شوێنێکدا کێشە هەبێ گێرە شێوێنیش دەبێ و ئێرانیش دەستی تێوەردەدا تورکیا دەستی تێوەردا ئیسرائیل دەستی تێوەردا عێراق دەستی تێوەرەدا بەڵام ئەگەر لە شوێنێکدا کێشە نەبێ کەس دەستی تێوەرنادا ینی ئەمە بڕووبیانووی زۆر هیچ و پوچ و هەرزانن و تەحلیلی سیاسی هیچ و پوچن بێگومان خامینەیی لێدوانێکیدا کە ئەو تویتەرەی بە ناوی خامینەیی بڵاوکرایەوە دیارە تویتەری خۆشیتی من هەندێک تاقیبم کرد تویترێکی زۆر نادیبلۆماسیانەیە ناسیاسیانەیە یعنی تۆ لە جیاتی ئەوەی هەوڵ بدەی بۆ ئەوەی لە ڕێگای دیپلۆماسیەوە جارێکی تر بچێ ژوورەوە بچێ ناو سووریا و بەرژەوەندیەکانت جێبەجێ بکەی یەکسەر هەڵسا هانی گەنجە ینی بانگەوازی ئاراستەی گەنجەکان دەکا بۆ ئەوەی ڕاپەڕین ئەنجام بدەن بێگومان ئەمە زۆر ڕەخ نەکراوە و پێم وایە لە ناوەخۆی ئێرانیشدا ڕەخ نەکرا و پێویستە ڕەخنەش بکرێ یعنی نازانم ئەو پیاوە بەخۆی ئەوەی کردووە بۆیانیش شێوەرمەندەکەی شێوەرمەندێکی هەیە لە بۆ تویتەر یان نا بەڵام لێدوانێکی زۆر سەیری بوو بێگومان ینی ئێران سوود لەم شتانە وەردەگرێ ئەمیان ڕاستیەکە بەڵام پەیامی ئێران پێم وان نییە ئەمە بێکە سەر لە نوێ ڕاپەڕین دروستکات و گێرە شێوێنی دروستکات و لە ڕێگای ئەو گێرە شێوێنیانە بتوانێت حکوومەتی شام بخاتن ویانیش لاوازی بکە شەڕ بکەن نەخێر ئێران ئەو توانایی نییە ینی ئەوەی لە عێراقدا هەیە بوو لەوێ نیەتی وەکو وتم ینی مەسیحیەکان خۆی لە خۆیدا خۆیان دوورە پەرێز دەگرن لە ئێران وە عەلەویەکانیش وەکو وتم ئەوە زێدەڕۆیی کراوە کە عەلەویەکان زۆر بەهێزن هەمویان لە ناو هێزە ئەمنیەکانی بەشار ئەسەددا هەبوون هەمویان لە ماڵەوە چەک و دۆشکا و تۆپ و تۆپیان هەیەش ئەسڵ و ئەساسی ئەمە زۆر لاوازە ئەسڵێکی وای نییە و لە هەمان کادا وەکوتم ئەمانە کەمینەن یعنی بەو کەمینەیە لاوازە کە لە لادێکان و لە ناوچەکان لە ناوچە بەرزەیەکاندا دەژین بێگومان ئەتۆ ناتوانێ ڕەوشی سووریا بەتەواوەتی نەئارام بکەیت بەڵام ئێران چی دەکات بێگومان ئێران دەیەوێ بە حکوومەتی نوێی سووریا و جۆلانی بڵێ تەماشاکە من هەتاوەکو ئێستاش عنسڕێکم ئەتوانم هەر کاتێک ویستم گێرە شێوێنی دروستکەم ئەتوانم کارەکەت لێ تێک بدەم بێگومان ئەمە دەکات لە بۆ هەندێ ئەو کارانەی کە ئەنجامی دەدەی نابێ بەدڵی ئێمە نەبن ئیتر ئەمەش دەکا و من چاوەڕێ ناکەم یعنی ئێران بەو شێوەیە
بتوانێت لە ڕێگای توندوتیژیەوە لە ڕێگای ئەو سیاسەتانی کە پێشتر لە عێراق و لە شوێنەکانی دیکە بەڕێوەی دەبردن لەم ڕێگایەوە بتوانێت جارێکی تر ویانش بیهێ بێتە ناو سووریا. ئێران بەڕای من بەرەو ئێرانێکی جیاواز دەچێت و خۆر ئاوەیەکان و ئیسرائیلیش هیچ پیلانێکیان نییە لە بۆ لێدانی ئێران، بەڵکو پیلانەکە ئەوەیە لە ئێرانی ئایندەدا ریفۆرم خوازەکان بخەنە پێشەوە و پزیسکیانیش بۆ ئەمە هاتووە و ئەمە لەگەڵ مردنی هەندێکیان نەخۆش کەوتنی خامینەی ڕەنگ بێ بتوانن قورسایی سوپای قودس و پاسداران ئیتر کەمتر بکەنەوە، حکوومەتێکی نەرمڕەو لە ئێران بێتە ئارەوە. من زیاتر چاوەڕێی ئەوە دەکەم لە بۆ هەندێک ئێستاکە تەماشا دەکەین هێرشەکەی ئیسرائیل ڕووی لە سەنعا کردووە وایانیش لە پایتەختی حوسیەکان کردووە. بۆ لە پایتەختی حوسیەکان کردووە چونکە ئەوان باش دەزانن لێرەشدا ئەجبەرێکی خەڵکیە، وەکو ئەوەی بڵێ حوسیەکان چۆن ئەڵێن عەلەویەکان هەمویان سەر بە ئەسەدن، هەمویان لەناو سوپای ئەسەددا جێگەیان هەبووە و پێگەیان هەبووە و هیچ عەرەبیەک نەبووە بەرپرسیار نەبێت کە ئەسڵ و ئەساسی نییە. ویانیش وەکو ئەوەی لە تورکیا لە میحوەڕی سونیدا ئەڵێن عەلەوی بەشێکە لە میحوەڕی مەقاومە و بەشێکە لە ویلایەتی فەقێ. ئەمە هەر ئەسڵ و ئەساسی نییە. یعنی ئەو دەوروبەرانەی کە باوەڕیان بە ویلایەتی فەقێ هەیە بەتەنیا حیزبوڵڵایە لەو ناوچەیەدا. لە هەموو وڵاتانی کە شیعی تێدێ شیعی سیاسی تێدێ بەتەنیا حیزبوڵڵا باوەڕی بە ویلایەتی فەقێ هەیە. ئەگەرنا عەلەویەکان نە لە تورکیا نە لە سووریادا بە هیچ شێوەیەک باوەڕیان بە ویلایەتی فەقێ نییە. پاشان عەلەویەکانی ئێران ئەمانەی کە مێژووی ئێران نەتەوە و ئەتنیک و ئاینە جیاوازیەکان باش دەزانن و باش دەزانن کە لە ئێرانیشدا عەلەویەکان یەک لە گروپە چەوساوەکانن. یانی لە بۆ هەندێ یعنی ئەمانە ڕاست نییە لە هەمان کاتدا ئەمە بۆ ئەمەش ڕاست نییە، ئەمە بۆ حوسیەکانیش ڕاست نییە کە حوسیەکان هەرچی ئێران گوتی بەگوێی دەکەن. نەخێر، ڕاستە ئێران ڕۆڵێکی یەکجار زۆری هەیە لە پرچەکردنی حوسیەکان ویانیش لە دروستکردنی چەندین فابریکە و کارگەی دروستکردنی موشک پێدانی تەکنۆلۆجیا. ئەمەیان ڕاستە لە ساڵانی ڕابردوودا ئەمە ڕوویداوە، بەڵام حوسیەکانیش نەسەر بە ویلایەتی فەقێن نە سەدی سەد گوێ لە ئێران دەگرن. مەسەلەن نمونەیەکتان بۆ بێنمەوە، دوای ئەوەی کە لە 2 ساڵی ڕابردوودا بە دەستپێشخەری چاینا ڕێککەوتنێک لە نێوان ئێران و سعودیە دروست بوو و ئێران و سعودیە ئاش بوونەوە، باڵیۆزخانەکانیان کردنەوە لە وڵاتی یەکتری، بەڵام ئێران زۆر وای لە حوسیەکان کرد کە شەڕ ڕابگرێ دژی سعودیە، حوسیەکان نیان کرد. لە دواییدا حوسیەکان وتیان با سعودیە بەخۆی بێ لەگەڵ ئێمە دامنیشی. سعودیە وەفدێکی ناردە سەنعا و دوای ئەوەش وەفدێک لە سەنعاوە هاتە ڕیاد، لەوێوە لەگەڵ سعودیەکان دانیشتن و ڕێککەوتنێکیان ئەنجامدا کە هێڕش نەکەنە سەر یەکتری. لە بۆ هەندێک ئێستا کە ئیسرائیلیەکان هێڕشی سەنعا دەکەن چونکە سەنعا هەتاوەکو ئێستاش بەردەوامە لە موشک بارانکردنی ئیسرائیل و ئەم هێرشە ئەنجامێکی وا وەردەگرێ وەرناگرێ بەڕاستی لە ڕووی سەربازیەوە من پێم وانە. یعنی لە ڕووی سەربازیەوە ئەوەی ئیمارات و سعودیەش کاتی خۆی کردیان لە دژی حوسیەکان کەم نەبوو، بەڵام نەیانتوانێ ڕێگا لە موشک باران بگرن. یعنی حوسیەکان بەردەوام توانیان لە ڕێگای درۆنی خۆکوژەوە درۆنی دیکە و لە ڕێگای موشکەوە توانیان ئەبودەبی و ڕیاد و ئیتر ئارامکۆ و ئەم شوێنانە بەردەوام بۆمبە باران بکەن. ئێستا کەش ئەتوان بەردەوام ئەمە لە ئەوە بکەن. یعنی تەماشای ئەوە مەکە، تەماشای حیزبوڵڵا مەکە. حیزبوڵڵا ئەو ناوچەی تیایدا بوو ناوچەیەکی زۆر بچووک و تەسکە و حیزبوڵڵا
کۆمەڵێک خاڵی لاوازی کەوتنە دەستی ئیسرائیل کە هەتاوەکو ئێستاش نازانین. یعنی ئەمە چێ ئەو جاسووسیەی کردووە شوێنی حەسەن نەسڕڵڵی دەستنیشان کرد و یانیش ئەو پەیجرانەی پێدا تەقاندنەوە ئەمانە هەمویان زەبری زۆر کوشندە بوون لە حیزبوڵڵا دران. لە هەمان کاتدا حیزبوڵڵا لە ناو لوبناندا بەو شێوەیە پشگیریەکی جەماوەری ئەو تۆشی نییە، یعنی پشگیریەکی هەیە لە کاتێکدا کە هیچ لە گۆڕێنەبێ ئیسرائیل لە خۆیەوە هێڕش بکاتە سەر لوبنان، هەروەکو پێشتر کە کردوویەتی ئەم کاتە بەڵێ لە ناو ئەوێدا دورزیەکانیش مەسیحیەکانیش سونیەکانیش تا ڕادەیەک پشگیریان لە حیزبوڵڵا کرد، بەڵام ئەمجارە نەیان کرد چونکە حیزبوڵڵا کەوتە شەڕ. حیزبوڵڵا ئیتر بەهۆی غەزەوە کە ناچار بوو کەوتە شەڕ، یانیش ئەتوانی بڵێن غەزە و حەماس سەری حیزبوڵڵایان خواردی تر. مەسەلەکە بەو شێوەیە بوو. بەڵام لەبارەی حوسیەکانەوە بەڕاستی ئەمە شتێکی هەندێک جیاوازترە. دەماری ڕقی حوسیەکان زۆر جیاوازترە لەوەی حیزبوڵڵا و لەوەی لوبنان. ئەمانە عەشیرەتن و ئەمانە حوسیەکان ڕاستە سوپای یەمەن هەیە، لەناو سوپای یەمەنیشدا حوسیەکان دەوریان هەیە، بەڵام حوسیەکان ڕێکخراوێکی گەریلایی زۆر جیاوازترن، شوێنەکانیان جیاوازن و شوێنی ئەوان و شوێنی سوپای یەمەن لە یەکتری دەبێ جیا بکەینەوە. ئەو شوێنانی کە ئەوان درۆن و موشکی تێدا بەرهەم دێنن هەتاوەکو ئێستا سوپالەی ئاگدار نییە و ناوچەیەکی شاخەویە، ناوچەیەکی پان و بەرینە، ژمارەیەکی زۆری خەڵکی ڕەش و ڕوتیان لەگەڵدایە و دەماری تۆڵەکردنەوە و ئینتقام و مەزهەب لەلای حوسیەکان زۆر جیاوازترە لە شیعە سیاسیەکانی لوبنان و حتا ئێرانیش. لە بۆ هەندێک ئێستا کە ئیسرائیل ئەم هێرشە دەکا، بەڵام من پێم وانییە لە ڕێی عەسکەریەوە بتوانێت ئەنجامێک وەربگری، لە ڕووی اقتصادیەوە وێرانی دەکا و ئامانج لەوەدا ئەوەیە خەڵکی یەمەن بەگشت حوسیەکاندا بێنێ و یانیش ئۆپۆزیسیۆنی یەمەن دژ بە حوسیەکان، حکوومەتی یەمەن دژ بە حوسیەکان ئیتر هان بدا وەکو ئەوەی لە لوبنان کردی. ئامانجی ئەوەیە ئەمەش ئەگەر لە ماوەی دوور و درێژدا ئەنجام وەربگرێەوە، ئەمە ئەگەر بێت و لە ئایندەدا سعودیەکان پشگیری بکەن، سعودی و ئیمارات پشگیری بکەن، چونکە هەتاوەکو ئێستا محەممەد بن سەلمان زەبری حوسیەکانی لەبیر نەکردەوە، هەم لەلایەکەوە بە ترسەوە هەڵسوکەوت دەکات، لە لایەکی دیکەشەوە زۆر بەکینە لە بەرامبەر حوسیەکان، ئەمڕۆ ناسبەی تۆڵەی خۆیان لێ دەکاتەوە. ئیتر مەسەلەکە بەو شێوەیە. جابە ئەگەر بگەڕێینەوە سەر سووریا، هەتاوەکو ئێستا ڕەوشی سووریا بەڕاستی دیار نییە قۆناغێکی دوور و درێژ دەخایێنی، ئەما ڕەنگ بێ 2-3 مانگ بخایێنێت تا مانگی 3 تا مانگی مارت، ڕەنگ بێ ئەم قۆناغە بخایێنی کە دەبێ لەو کاتەدا حکوومەت پێک بێ و لەو کاتەدا دەبێ بزانین حکوومەت چەند پێک دێ، ئایا ئەتوانن ئەو جیهادیانە کە لە ناوچەی تەرتوس و حەما و حومزدا خەریکی شەڕی مەزهەبین، چونکە من ئەوە بە شەڕی مەزهەبی دەزانم. زۆر کەس کە دژی سووریان، دژی بەشار ئەسەدن، دژی دیکتاتۆرن بەسەر سەر و بەسەر چاوان، بەڵام نابێ ئینسان ئەوە بکە. یعنی ئەتۆ لەو هەموو سنیە بەعسیە کەس نەدۆزیەوە دەچی ماڵ بە ماڵ لە ناو دێهاتە فەقیرەکانی عەلەویەکاندا دەگەڕێی بۆ ئەوەی بەعسیەک بدۆزیەوە، گوایە تۆ ڕاوە بەعسی دەکەی. بەڵام سنیە بەعسیەکان هیچ کێشەیەک لە بۆ ئەوان نییە، ئەوان بە کەیفی خۆیان ئێستا کەس لە ناو دیمەشق و حەلەب و حومس و حەما دەگەڕێنیتر، هیچ کێشەیەک نییە، هەتا بەشێکیان ئەرچیان پێدراوە لەناو حکوومەتدا. یعنی بۆیە من ناو لەمە دەڵێم شەڕی مەزهەبی، ئەمە دەمارێکی شەڕی مەزهەبیە لە ناو هێزە جیهادیەکاندایە. ئەو هێزە جیهادیانە ئەمڕۆکە ناچارن هەندێک پەیامی نەرم بدەن لەبەر ئەوەی گوشاری خۆرئاوایان لەسەرە. گوشاری خۆرئاوا چیە؟ کارتی تێرۆرە، هەمویان لە لیستی تێرۆردان ئەمانە. لە هەمان کاتدا هەتاوەکو ئێستا سزاکانی ئابووری ئەمریکا لەسەر سووریا بەردەوامە، سزاکانی ئابووری نەتەوە یەکگرتووەکان و
ئەوڕۆپاش لەسەر سووریا بەردەوامە تا ئێستا چەکوشی ئیسرائیل لەوێ ئامادەیە بۆیە ناچارن پەیامێکی نەرم بدەن و ناچارن هەتا وەکو ئێستا ڕێو ڕێبازی سەربازی لە بەرامبەر هێزەکانی سووریای دیموکراتی تاقیەکەنەوە بەڵام ئەمانە هەمویان لە ئایندەدا ڕەنگ بێ ڕۆ بدەن ئێمە نازانین ئەو کاتە زیاتر ئەتوانین ڕەوشی سووریا وەکو ئێستاش وەکو ئەو کاتیش من وا پێشبینی دەکەم لە بۆ خۆرئاوە هێزەکانی سووریای دیموکراتیک گرنگی خۆی بمینێ بەڵام کاتێک مانگێک دوو مانگ دۆناڵد ترامپ هاتە سەردەسەڵات بێگومان تورکیا کارتە مەترسیدارەکەی خۆی دەخاتە سەر مێزەکەی ترامپ کارتە مەترسیدارەکەی ئەردۆغان کە بەپێی خۆی کارتێکی عاقلانەشە دەیخاتە سەر مێزی دۆناڵد ترامپ پێی دەڵێ لەمە دووە شەڕی داعش عیدی من دەیکەم ئەو شەڕە زۆر باشتر لە هێزەکانی سووریای دیموکراتیک ئەوەت بۆ دەکەم کاوەرن ئەو داعش دیلانەش هەمویان تەسلیمی حکوومەتی دیمەشق بکەین ئەگەر کەم و کورتێک هەبوو من بازەکەی دەدەم ئێوە لە سووریا بکشێنەوە پشتگیریەکانی خۆتان بۆ سەر هێزەکانی سووریای دیموکراتی کۆتایی پێبێن یعنی ئەو کاتە بەڕاستی کەسێکی وەکو دۆناڵد ترامپ کە ئەڵێ نابێ هیچ سەربازێکی ئەمریکا لە سووریا بکوژرێ و نابێ خەرج و ینی مەسرەفی هەبێ ئێمە پێویستمان بەوە نیە ئەمە کێشەی خۆیانە چۆن چارەسەری دەکەن با چارەسەری بکەن ڕەنگ بێ ئەم کاتە دۆناڵد ترامپێک ئەمەیان لێ بکڕێن لێرەدا ئەمینێتەوە کە سیاسەتی پنتاگۆن چییە یعنی پنتاگۆن هەتا چه حدێک بەردەوام دەکا لەسەر ئەمەیان یەک دووەمینیان ئێستا کە تورکیا لە کاتێکدا ئیسرائیل ڕەخنەی دەکا بێگومان لە کۆتاییدا مەبەستەکەش یەک لە مەبەستەکانیشی ئەوەیە لەگەڵ ئیسرائیل ڕێک کاتێک لەگەڵ ئیسرائیلیش ڕێک کرد ئەو کاتە ئەتوانێت بە ئەمریکا و بە دۆناڵد ترامپ بڵێ ئێمە ئاسایشی ئیسرائیلیش دەپارێزین و ئێمە ڕێگانادەین جارێکی دیکە ئێران و میحوەری مقاومە و هیلالی شیعە و ئەم جۆرە شتان لە سووریا دووبارە بێتەوە ئاسایشی ئیسرائیل وەکو ئاسایشی تورکیا دەپارێزین دۆناڵد ترامپ کەسێکە بەم جۆرە شتانە دەکڕێت ئەمە مەترسیە هەرە گەورەکی ئایا لەو کاتە بەدواوە پنتاگۆن و سنتکۆم هەتا چڕادێک هەتا کەینێ باری کوردەکان و باری هێزەکانی سووریای دیموکراتیک هەڵدەگرن ئەمەیان دیار نییە هەتا چڕادێک ئەتوانن و دەیان هەوێ گوشار بخەنە سەر تورکیا بۆ ئەوەی بە هەر شێوەیەک بێ لەگەڵ هێزەکانی سووریای دیموکراتیک و لەگەڵ خۆسەری دیموکراتیک ڕێک بکەوێ ئەمە شێنجارێ سەدیسەد نابین بەڵام ڕەنگ بێ لە چەند مانگی ئایندەدا ئەمانە هەمویان بەیەکەوە ببین ئیتر هەتا بەرنامەی ئایندە کاتێکی خۆشتان بۆ خوازم لە ئێستا بەدواوە ئەگەر یەکترمان نەبینیەوە ساڵی نوێشتان پیرۆز بێت بەردەوام بن لە پشتگیری زۆر سوپاس کاتێکی خۆش